باز لە شاخەوانی دەکەین باز لە پێداویستەکانی شاخەوانی دەکەین گەربێت و تاکەی لە سەرتا بیەوە شاخەوانی ئەنجام دەدات پێویستە چۆن بکرێت باز لە وەرزە جیاجیەکان دەکەین لە هەمان کاتدا باز لە سیستەمی خۆراک دەکەین من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ نەژاد کەوکەس کە وشەی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە گفتوگۆی ئەم بابەتمان لەگەڵ دەکا وردەکاری زیاترمان بۆ دەگوازێتەوە سڵاو لێبێ و بەیانیت باش کاک نەژاد ئەمێ لە سەرتا بزانم کە ئێوە لە مودەیەکی کەمدا چەندین لوتکە و شاختان بڕیوە یاخود لوتکە و چیاتان بڕیوە ئەمێ بزانم ئەمە سەخت نەبوو چۆن بڕیارتاندا مودەیەکی کەم بەم جۆرە شاخ و چیانە بڕێن بەڵێ بەیانیت باش هاناخان ئەو جۆرە شێوازە لە بەڵێ ئەو جۆرە شێوازە لە دنیای شاخەوانی پێشکەوتوو ئەنجام دەدرێت پێی دەڵێن ئەلپین ستایل پێی دەڵێن ئەلپین ستایل دنیایەکی مۆدێلێکی نوێ لە دنیای شاخەوانی ئێستا شاخەوانەکانی دنیا ئەو شێوازە بەکاردێنن چونکە لە دنیای کلاسی شاخەوانی گرنگ وەبوو کە مەسەلەن بۆ نمونە بچی یەک شاخ یان دوو شاخ بەڵام ئێستا ئەو مۆدیلە هەیە کە بە کەمترین ماوە زۆرترین لوتکەی شاخەکان ببڕی منیش لەگە کاگاری کە شاخەوانەی نێودەوڵەتیە خەڵکی شاری هەولێرە بڕیارماندا ئەو شێوازە تاقی بکەینەوە و دواتر بڕیارماندا لە زستانە بیکەین بەڵام کەشوهای شاخە بەرزەکان ئەو ساڵ ڕێگەی نەدا دواتر بڕیارماندا بە وەرزی بەهار ئەو کارە ئەنجام دەین. بەڵێ ئێوە کە بڕیارتان داوە کە لە مودەیەکی کەمدا سێ لوتکەی چیاکاندا ببڕن ئەمێ بزانم ئەمە کارێکی سەخت نەبوو یاخود ئامادەکاریەکان پێویستە چۆن بکرێت تاکو بتوانی مودەیەکی کەم بێت چەند لوتکەی چیاک ببڕیت. بەڵێ هەڵبەتە کاری شاخەوانی بەخۆی کارێکی سەختە بەڵام ئەگەرە تو بتانی ئامادەکاری بکەیت لە ڕووی جەستەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕاهێنانەکانی ڕۆژانەوە و بڕیاری ئەوە بدەیت کە بەڵێ ئەمن دەتوانی ئەو کارە بکەیت. بەڵێ ئەمێت باسی ئەو لوتکە چیانەمان بۆ بکەی لەکوێ دەستان پێ کرد کام لوتکانە بوون چەند کەس بوون. بەڵێ ڕۆژی سێشەم بەیانیەکەی زوو بڕیارماندا بچینە هەڵگورت یەکەم لوتکەی بە 3 سەعات گەیشتنی لوتکەی هەڵگورت دواتر بە 2 سەعات گەڕاینەوە خوارەوە ڕۆژی پاشتر لوتکەی حەساری سەکران لوتکەی حەساری سەکران با بڵێن دیوەکی زنجیرەتیاکانی قەندیلە کە دیوەکی دەستە ڕۆژهەڵاتی کوردستان دیوەکی باشووری کوردستانە چوینە لوتکەی گەورەی لوتکەی حەساری سەکران گەورەی لوتکەی گەورە دواتر هاتینە خوار ڕۆژی پاشتر پیرەمەگرونمان کرد دواتر هەر هەمان ڕۆژ لوتکەی سەفینمان کرد. بەڵێ ئەی دۆخی کەش و هەوا چۆن بوو لەو کاتەدا کە ئێوە ئەم لوتکە چیانتان بڕیوە؟ دۆخی کەشوهەوا بەگشتی زۆر جێگیر نەبوو بەڵام خراپیش نەبوو بەو شێوەی کە مەترسی بکەوتە سەر گیانمان بەو شێوەی نەبوو. بەڵێ ئێوە لە وەرزی بەهاردا ئەنجامتاندا واتە باران بوونی هەبوو لەو کاتە یاخود سەرماسۆڵە بوو چۆن بوو؟ بەڵێش شاخە بەرزەکان کەشوهایان لەگەر ناوشار زۆر جیاوازە شاخە بەرزەکان تا ئاستی سەرەوە چەند بەرز دەبێتەوە جەوەکە جیاوازتر دەبێت بەڵێ بێگومان بارانی تێدا بوو بای زۆر بەهێزی تێدا بوو تۆفانی دەکرێت بڵێن تێدا بوو بەڵام ڕۆحیەتی شاخەوان ئەوەیە کە بە لوتکەی بگا و ئەمەش ئەو کارەمان کرد. ئەی کاک نەژاد چەند کەس بوون؟ ئێمە بەرنامەی ئەو تیمەی 2 کەس بووین ئەو تیمە بەرنامە کە ئەو بەرنامان لۆدانا بوو 4 ڕۆژ بەڵام شاخەوانێکی دیکە لە بۆ یەک شاخی لەگەرەمە هات و شاخەوانە چکە بە هەمان شێوە لە بۆ شاخچکە لەگەرەمە هات بەڵام ئەوانە نایەن ئەو تیمەیمە چکە تیمەکەیمە 2 کەس بوو گەیاندنی هەت ینی چوون بەسەر هەر ئەو 4 لوتکە بوو. بەڵێ کاتە ئێوەکو زنجیرەیەک لوتکەی چیاکانتان بڕیوە واتە بێگەڕانەوە بۆ شوێنی نیشتەجێبوونتان بەردەوام بوون هەتاکو لەو مودێ بتوانن سێ لوتکەی چا ببڕن؟ بەڵێ بەڵێ ببوورێت 4 هانەخە 4 لوتکەی چیاتان بڕیوە لە مودەی 3 ڕۆژە؟ بەڵێ
بەڵێ ئەی ئامادەکاریەکانتان چۆن بووە؟ یعنی ئێوە چۆن ئامادەکاریتان کرد کە بتوانن لە مودێکی کەمدا 4 لوتکەی چا ببڕن؟ بەڵێ ئامادەکاریەکان بەڕاستی هیلاکەتی زۆر دێ مادیبوونی زۆر دەوێت تۆ دەبێت مانگێک پێشتر 2 مانگ پێشتر لە ڕووی جەستەیەوە خۆت ئامادە کردبی لە ڕووی ڕۆژانە خواردنێک بخۆی و ڕۆژانە چڕاهێنانێک بکەی و ئەو بڕیارە بدەی خۆی لە دنیای شاخەوانی ئەو شێوازە پێی دەڵێن ئەلپین دەبێت تیمەکە هەمووی هێزی جەستەیان وەکو یەک بێ لیدەری بەرنمەکەی دەبێت بە شێوەزی جوان لایانی دەرونی جەستەی تیمەکەی خۆی بخوێنێتەوە لە بۆ هەر ئەگەرەکی نەخوازراوە ینی دەبێت 100% چۆن لە جەستە و دەرونی خۆی دڵنیا لە بەرامبەرەکەش و لە ئەندامەکانی ئەو هە دڵنیا بێ ئەنی ئەو شێوازەکە هەموو کەس هەموو شاخەوانێک ناتوانێت ئەنجامیدا ئەوەی کە زۆر دەبێت باوەڕی بەهێزی و ئیرادەی خۆی هەبێ. بەڵێ مەبەست ئامادەکاری لە ڕووی جەستەیەوە چیە؟ مەبەست لە ئەنجامدانی وەرزشەوە ئێوە مانگ پێشەوە ئامادەکاریتان بۆ کردووە گەربێت ئەمە ڕوونکەیتەوە بۆی کە بێوە شاخەوانێکی دیکە ئەمە ئەنجامدات بێ لە ئێستا ئامادەکاری بۆ بکات. بەڵێ لە ڕووی جەستەیەوە بەڵێ تو خۆت ئامادە دەکەی 2 مانگ پێشتر 3 مانگ پێشتر و ئەو خەلەلانەی کە لە جەستت هەیە دەتوانی چاچی بکەی بۆی کە لەو شاخە بەرزانە پرۆسەکەت بە تەواوەتی ئەنجام دەی بەبێ کەمترین کێشە بۆ نمونە ڕۆژانە غاردان دەکەی بۆ نمونە ڕۆژانە پایسکی سواری دەکەی بۆ نمونە هەناسەی خۆت با بڵێن هەناسەی خۆت قورس دەکەی مەلەوانی دەکەی ئەوانە تەمرینەکانی پێش ئەو پرۆسەیە. بەڵێ ئەی لە ڕووی ستەمی خۆراکیەوە ئامادەکاری خۆراکتان چۆن دەبێت؟ بۆ نمونە ئێوە ئەو 2 مانگ بێت 3 مانگ بێ مانگێک بێت ئامادەکاری خۆراکتان چی بووە؟ یعنی ڕێنمایەکانی ڕۆژانەی بۆ خواردنی خۆراک چۆن بووە؟ بەڵێ هەنە خان شاخەوان دەبێت بەردەوام ئاگای لە جەستەی خۆی بێ و لە هەموو ڕۆکەوە ئەو خۆراکەی کە دەیخوا بە تایبەتی دەبێت ئیسیفادەی لێ بکە و شوێنێک پڕ بکاتەوە ئەو خواردنانەی کە زیان بەخشم بەڕاستی دەبێت لێی دوور کەوتەوە بە هەموو شێوەشی ئەگەر کار لەسەر جەستەی دەکەوە ناتوانانی ئەو پرۆسەیە ئەنجامدا بەڕاستی ینی دەبی لە هەموو ڕۆکەوە ئاگای لە خۆی بووی هەم لە جەستەی هەم لە لایانی دەرونیش. کەواتە دەکرێت بڵین ئەو خۆراکانە چی بوون بۆن منە ئێوە لە موندەی ئەو 2 مانگە بە 3 مانگە بێت خۆتان لێ مەحروم کردووە کام جۆرە خۆراکانن کە پێویستە شاخەوان نەیخوات؟ بەڵێ ئەو خۆراکانە زیاتر ئەوەی کە ڕادەی شەکری زۆر تێدایە با بڵێن یان ڕادەی چەوری زۆر تێدایە بەگشتی ئەوانە هەموو ینی ترکمان کردو نەمان خواردووە لەبەرەوەی ئەوانە کا لەسەر جەستەی دەکەن ناتوانانی بەو شێوە ڕێ بکەی لە شاخدا لەو بەرزایانەدا چکە لەو بەرزایاندا هەوا ئۆکسسیزین زۆر کەمە ینی ئەتو دەبێ هاوسەنگی جەستت ڕاگریوە ئەو شتانە بخۆی کە لە بۆ جەستت زۆر بەهێز دەبی جەستت بەهێز دەبی بە تووشی کەمترین کێشە دەبی بەڕاستی. بەڵێ ئەو پێداویستیانەی کە یاخود ئەو کەلوپەلانەی ئێوە لەگەڵ خۆتاندا برد لە کاتێک کە بڕیارتاندا لە مودەیەکی کامدا لە 3 ڕۆژدا 4 لوتکەی چیاکان ببڕن پێداویستیەکان چین بوون کە ئێوە لە بەردەستاندا هەبوو؟ بەڵێ شێوازی ئەلپین ینی با بڵێن شاخەوانی چەند شێوازەکی هەیە ئەو شێوازانەی کە سەرەتای شاخەوانین کەرەستەکانی بەو شێوە تەکنیکەل نییە بەڵام ئەو شێوەی ئێمە کە ئەلپینی پێدەڵێن لە دنیای شاخەوانی بۆتە مۆدل هەموو کەرەستەکی جیاوازە ینی لە پێڵاوی لە جانتای لە چاکەتی گۆرتێکس کەس لە عینەجی لە دژەخۆری لە کارابینی لە حەبلی ینی لە هەمووش ئەو کەرەسانە دیکە جیاوازترە ینی تۆ دەبێت لە حسابی ورد و درشتی ئەو بەرنامە بکەی ینی تۆ دەبێت حسابی ئەوە بکەی کە بە سورعەترین شێوە بڕۆی ینی ئەو خواردنانەی پێمان بووە خواردنە چیوانە بۆ تەنیا وەکو پرۆتین بۆ هێزی دایتێمە ئەگەرنا ئێمە بەس بەردەوام ڕۆیشتون ینی ئەوە نییە با بڵێن ئیسراحەت بکەین دابنیشین لە شێوازی ئەلپین ئەوە نییە کەمپین لێ بدەیان ئیسراحەت بکەی یان بتانی خواردن بۆ خۆت ئامادە بکەیت تەنیا ڕۆیشتنە و ئامانزی شتەوەیە کە بچیە لوتکەی و بە شێوەیەکی خێرا بێ خوارەوە. بەڵێ
هەر پێداویستیە کە ئێوە و شاخەوانی لەگەڵ خۆتاندا ئەیبن ینی بەپەی وەرز ئەگۆڕێت ئێوە ئەم گەشتتان لە وەرزی بەهاردا ئەنجامدا گەر وەرزی هاوین با یاخود وەرزێکی دیکە بە پێداویستەکان گۆڕانکاریان بەسەردادێت ئەو گۆڕانکاریەکان چی دەبێت؟ بەڵێ لە بۆ شاخە بەرزەکان بەڕاستی وەرزی زستان وەرزی هاوین ببوورە وەرزی زستان وەرزی بەهار وەرزی پاییز ئەشیاکان زۆر جیاوازیان نییە چکە ئەو شاخە بەرزانە هەموو دەم بەرزایەکان زۆر ساردا ئەو کەرەستەی زستان بەکاردێنی دەبێت بە هەمان شێوە بەهاریش بەکاری بێنی ڕاستی بەڵام کەمێک لە وەرزی هاوین جیاوازە ئەگەرنا هەموو ئەوەی کە لە زستان بەکاری دێنێ ئەو کەلوپەلانە دەبێت لە هەمان کاتیشدا لە بەهاریش بەکاری بێنی. بەڵێ ئێوە بۆ منە شوەکانتان چۆن بوو لە کاتی ئەنجامدانی ئەم گەشتتاندا واتە چەندێک ڕێتان دەکرد پاشان پشوتان وەردەگرت بۆ منە خۆراکتان دەخوارد چۆن بوو بەگشتی؟ بەڵێ لە شێوەی ئەلپەینی پشوو زۆر کەمە ینی تۆ ناتوانانی پشوو وەرگری بۆ نمونە ئەگەر بۆ ماوەی 6 ساعت 7 ساعت ڕێ بکەی ئەوجا دەتوانانی 10 دقەک 5 دقە تا 10 دقە ئەو پەڕی پشوو وەرگری و شتێک بخۆیتەوە لە بۆ ئەوەی کە جەستت بێتەوە سەرخۆی دیسان بەمان شێوە ڕێ بکەوە ینی لە شێوەی ئەلپەینی ئەو پەڕی 5 دقە تا 10 دقە دەتوانانی پشوو وەرگری ئەمەش لە ماوەی پاش 5 ساعت یان 6 ساعت. بەڵێ کاک نەژات ئەی کام لوتکەی ئەو چای کە بڕیوتانە 4 لوتکەی چاتان بڕیوە کامیان سەختتر بوون هیچ بۆ منە گرفتی هەوا یاخود کەمبوونەوەی ئۆکسسیجینتان ڕوبەڕوو بووە؟ بەڵێ ئەو شاخانەی ئێمە بڕیمان بەڕاستی هەمووی لە لوتکەی هەڵگورد و لوتکەی حەسار زنجیرەچیەکانی حەسار ینی بەشەشیان وەکو شاخەکانی هیمالایەن ینی هەموو با بڵێن هەموو میکسەکانی شاخی تێدا ینی ئەوەی سەختە کە تو شاخەوان کامە ڕێگای هەڵدەبژێری کامە بڕیار دەدا بە کامە ڕێگادا بڕوە وەکو سەختی هەموو ڕێگاکان سەختە وەکو ناخۆشی هەموو ڕێگاکان ناخۆشە بەڵام ئەوە شاخەوانە کە بڕیار دەدا ئەو ریسکە بکە بە ژیانی خۆی بە ئیمکانێتی خۆی ئەو سەرکەوتنە تۆمارکە. بەڵێ ئەی بربەست و ئاسانگەکان بەگشتی چی بوون لە ڕووی پێداویستی بێت لە ڕووی ئامادەکاریتان بێت کە وەهاستان کرد بێت لە کاتی سەرکەوتن بە سەرلوتکەی چیاکان بەپێی پێویست نەبووە لە ڕووی خۆراکەوە بێت بەگشتی هیچ بربەست و ئاسانگە کاتە بوونە سەر ڕێگای ئێوە لە ڕووی کەش و هەواشەوە بێت؟ بەڵێ لە شاخدا ینی یاسایەکێ دەڵێ شاخ لە کۆتاییدا هیچ یاسایەکی نییە ینی ئەوە کۆتایی یاسای شاخیە ینی لە شاخدا لەو بەرزیاندا شاخەوان تووشی حالەتی لە ناکاو دەبێتەوە جا چ لە ڕووی جەستەوە بێت چ لە ڕووی کەوتنە خوارەوە بێت چ لە ڕووی کەش و هەوا بێ ینی بۆ نمونە ئەگەر کەش و هەوایەکە تێکچی و خێرایی بای لە 40 کیلۆمەتر 50 کیلۆمەتر لە ساعاتێکی خێراتر بێ ینی ئەو کاتی ئەگەری کارە ساد ڕوودەدا بەڵام شاخەوان لێرە دەبێ هوەرە ینی کە تو ڕۆژێک یان کاتێک دیاری بکەی وەختێک دیاری بکەی بتانی بە کەمترین کێشە بچیە لوتکەی و ئامانجی خۆ دیاری بکەی و بگەڕێیتەوە خوار. بەڵێ ئەی هیچ بۆ منە پلانتان هەیە بڕیارتان داوە لە ئێستاوە ئەمە دووبارە بکەنەوە بۆ نەمودەیەکی کەم دابنێن دیاری بکەن ئەمەنە لوتکەی چیا بێت ئەی بڕین هیچ بڕیارێکی واتان داوە یاخود پلانتان هەیە بۆ ئەمە؟ بەڵێ خۆی بەرنمەکەی ئێمە 6 شاخ بوو بەڕاستی بەڵام لەبەر هۆکاری ئەو چیا بەرزانەکە بە هۆکاری شەڕ و لایانی ئەمنی ئەوانە نەمانتوانێت بچینە ئەو شاخانە دیکە حەزمان دەکرد پرۆسەکە بە تەواوەتی وایە و 6 لوتکە وایە بەڵام نەکرا و ڕێگەیانەدا ئیدی ئەمە توانیمان بگەین بە 4 لوتکە. بەڵێ پێمان خۆشە ینی بچینە شاخەکانی دەرەوەی وڵات بچینە ئەمەش وەکو کورد گەنجانی کورد بچینە شاخەکانی دەرەوەی وڵات لوتکە بەرزەکان ببینین و ئەو شێوازەی کە هەیە بە مۆدل کراوە ئەنجامی بدەین سەرکەوتنی تێدا تۆمار بکەین ینی بەرنامەمان ئینشاڵە لە داهاتووە دەبی کە ینی نەبێتە یەک لوتکە چونکە ئێستا لە دنیای شاخەوانی مۆدل ئەوە نماوە کە تو بتوانی بەسەر یەک لوتکەدا سەرکەوی ینی ئەوە مۆدلە کە تو لە ماوەیە چکەم چەند لوتکەی شاخێک ببڕی. بەڵێ
ئەی سەبارەت بە لوتکەی چیاکانی کوردستان ینی پلانتان داناوە ئەمە دووبارە بکەنەوە بەڵام لە هەرێمی کوردستان بێت ئێوە لە سەرتاوکو ئەمەژۆ پێ کرد 6 لوتکەی چیاتان دانابوو بەڵام بەبێ ینی بەهۆی هەندێک کۆکارەوە بوو بەسییان ینی لە پلانتاندایە ئەمجارە 6 دانە بکەن ینی 6 لوتکەی چا ببڕن. بەڵێ بێگومان ئێستا بۆ نمونە ئەمە یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئەو شێوازە تاقی دەکەینەوە دڵنیام لە داهاتوودا خەڵکانش کە شاخەوانی دیکە لە هەموو شارەکان ئەو مۆدێلە تاقی دەکەنەوە چکەوە دەبتە مۆدل ئێمەش ئەگەر ئەو جارە 4 لوتکە بۆ شاڵە دەیکەینە 6 لوتکە دواتر 8 لوتکە ئیدی ئەوها لایانی جستەیمان و ئەو پرۆسەی بەردەوام دەبی شاڵە. ئیشەڵا کاک نەژات بە هیوای سەرکەوتن ئایا هەموو شەخەوانێک دەتوانێت ئەمە ئەنجام بدات؟ ئەگەر لایانی جەستەیی و دەرونی باش بێەوە هێزی ئەوەی تێدا بێت کە بڕیار بدا ئەو ئیشە ئەنجامدا بڵێ. بەڵێ کاتە ئەوانەی کە سەرەتا دەست دەکەن بە کاری شەخوانیە خودت بڕیار بدەن شەخوانی ئەنجام بدەن پێویستە چۆن بێت یعنی هیچ مەرجێکەیە کە تاکێک بتوانێت کاری شەخەوانی بکات بۆ منە سەرەتایی بێ؟ بەڵێ بەڵێ هانەخان پرۆسی شاخەوانی چەند جۆرەکە ینی دەتوانی لە شاخە لە ئەو شاخانێک کە لە ئاست 2000 دەست پێ بکەی سەرەتاییەکەی فێرە ئەمەلیەکەی ببی دواتر شاخە بەرزەکان و دواتر بەفر و دواتر کلایمینگ و دواتر ئایس کلایمینگ و دواتر میکسی کلایمینگ ینی ئەوانە هەمووی پلەبەندیە کە تۆ وردە لە ناوی ئەزمون دەکەی ئیدی دەگەی ئەوەی کە دەبێت شاخەوانە چی تەکنیکەڵ ینی بۆ نمونە ئێستا خەڵکانێک لە هەرێمی کوردستان هایکینگ دەکە هایکینگ سەرەتایەکی شاخەوانیە ینی وەکو شێوازی با بڵێن ئەلپینی نیە یان وەکو شێوازی کلایمینگ نییە یان وەکو شێوازی میکسی کلایمینگ نییە ئەوانە پلەکانیان زۆر بەرزترە تەکنیکال ترە با بڵێن. بەڵێ ئەوانەی کە بۆم نەوەکو بڕیار بدەنەوەکو جەنابتان بەسەر 4 لوتکەی شاخەکاندا ڕێبکەن پێویستە چەند ساڵ بووم لە کاری شاخەوانی بکەن تا بتوانن بۆم نە بڕیار دەن مودەیەکی کەم بێت 4 لوتکە بێ یاخود زیاتر بێ ببڕن. بەڵێ هەڵبەتە ئەو کارە پێویستی بە ئەزمونە ینی ئەو شاخەوانانەی کە دەوێن ئەو کارە بکەن دەبێت ئەزمونیان زۆر بێەوە دەبێت پیلان لە بۆی دابنێن و ئامانزیان با بڵێن شاخەوانی و ئەو وەرزشە ببتە ژیانیان با بڵێن لە شتەکانی ژیانیان زۆربەی داببڕێنەوە ئامانزیان بێ ینی چکە ئەو بڕیاردانە لەسەر ژیانی تو ینی لەسەر ژیانی تو ینی ئەوە بڕیارەی قورسە هەموو کەس ناتوانێت ئەو کارە ئەو بڕیارە بدە. بەڵێ هەموو هەفتەیەک شەخەوانی ئەنجام بدرێت بە دروست دادەندرێت کاک نەژات؟ چۆن بۆ بورە تێنەگەیشتم ئەگەر دووبارەی واتە ئەوانەی کە سەرەتای شاخەوانیانە یاخود بەتایبەت لە وەرزی بەهار بێت پاییز بێت بیانەوێت هەموو هەفتەیە کۆتایی هەفتە شاخەوانی ئەنجام بدەن دروست دەبێت بۆ ئەوان ئەزمونێکی باش دەبێت؟ بەڵێ بێگومان ینی ئەو ڕاهێنانانەی هایکینگانەی کە دەکرێت بۆ نمونە ئەو شاخانەی کە لە ئاست 2000 ڕۆژان ڕێکردنی تێدا بە 2 ساعات 3 ساعات ئەوە ڕاهێنانەشی زۆر باشە لەبەوەی کە تو نزیک بیەوە لەو بڕیار بدەیت لەو بچێ ئەو شاخە بەرزانە ئەو سەرکەوتنانە بکەیت. شاخەکانی کوردستان بەگشتی لە بۆ ئەوەی کە شاخەوان دروست بکە زۆر باشە چونکە ئێمە شاخەکانی ئێمە بەگشتی با بڵێن لە سەروی لە ئاستی 2000 ئەو ئاستە زۆر باشە بۆەوەی کە شاخەوانێک دروست بی و بڕیار بدە. بەڵێ ئەی بەپی سنج و تێبینی خۆتانیا خۆت ئێوەکو شاخەوانێک ئەزمونتان هەیە بەرکەوتتان هەبێت بەشداری خانمان بۆ شاخەوانی چۆنا یاخۆت تا چەند بە دروست دادەندرێت منداڵان بەشداری لە شاخەوانی بکەن بۆیە ئەو منداڵانی کە تەمەنێکی کەمیان هەیە. بەڵێ ئێستا لە دنیادا ئەو وەرزشە بوویتە باو با بڵێن بوویتە مۆدل خەڵکانشی زۆر ڕوو لە وەرزشەی دەکەن لە هەرێمی کوردستانیش 2-3 ساڵەکە خەڵک ڕوو لە وەرزشەی کردیەوە چەند دروستبوونی چەندوین گروپی لێکەوتوتەوە بەڕاستی زۆر گرینگە ئینسان بستە ناو سروشت ینی بچی ببینی بە مەرج نییە ینی ببتە شاخەوانەکی تەکنیکال دەتوانی بە شێوەی سەرەتایی شاخەوانی بکە و خۆشبەختانە ئافرەتیشمان هەیە بەڕاستی کە چیابەرزەکانی دەرەوەی هەیە ئیدی سەرکەوتنی گەورەی تۆمار کردووە
بەڵام لێرە کێشەکە ئەوەیە کە حکوومەت یان کاربەدەستانی ئەو وڵاتی یان خاوەن بزنسەکان نایەنە ناو ئەو سەرکەوتنانە بە پاڵپشتی ئەو سەرکەوتنانە ناکەن ینی ئەگەر لێرە سەرکەوتنەک دەکرێت تەنیا شاخەوانەکە لەسەر ئەرک و ماندیبوونی خۆی پاڵپشتی خۆی ئەو کارە ئەنجام دەدا. ئەگەر بێت و حکوومەت یان لایەنە پەیوەندیدارەکان یان کەسە خاوەن کۆمپانیایەکان بێنە ناو ئەو سەرکەوتنانە بەڕاستی سەرکەوتنی گەورە تۆمار دەکرێت چونکە ئێستا لە دنیای شاخەوانی با بڵێن مۆدل شاخەوانەکە هەموو سپۆنسەر دەکرێت لەلایەن دەستگای میدیایی دەستگای با بڵێن دەستگای کۆمپانیایە و یان خاوەن بزنسەکان یان لەلایەن حکوومەتەوە چونکە ئەو پرۆسانە بەڕاستی لایەن ئیمکانی مادی و ئیمکانی زۆر بەهێزی دەوێت شاخەوانەکە ناتوانێت ئەو بەو شێوە بەتەنیا بە ئیمکانێتی خۆی ئەو سەرکەوتنانە ئەنجامدا. بەڵێ زۆر سپاس بۆ کاک نەژاد کەوکاس کە پشتی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی کە وردەکاری سەبارەت بە شاخەوانی ئەنجامدا. زۆر سپاس بۆ ئێوەش کاتش خۆش. سپاس بۆ جەنابتان لەگەڵتان بەردەوامین بەڵام وچانێک وەرەگرین.